به نوی خوی گوره و مهربان پیشکی به خیراتنکی گرمی هموتان دکم و دستخوشی لسندیکای پزشکان و بردی میزوپوتامیا دکم برای خستنی ام کنگره که 11مین کنگره دموی بلیم هولیر همیشه دل و درگاه هولیر کراوی بو ایوه و بو ام جوره چالاکیانه جماره که زور لپزشکانی هر 4 پارچه کردستان امرو لیرن که اما جای شانازی و جای امید بو همه ام جوره چالاکیانه زور به ارز به قیمتن گورینوی او زانستیه او ازمونه اما همو خدمتی گوره اکاد به ملت کما کاری که پیروزتان کردوه دستخوشیتان لیده کم و سپاستان دکم کاری پزشک کاری که زور پیروزه رزگار کردنی جیانی بشره کاری که نیه لما پیروزتر هبی لبروا ایوش پیروزم چونکه کارکی ایوه کاره ارکی ایوه ارکی کی پیروزم دوای سرکوتتان بوده کم و به همو هزو توانه یک لگل ایوین و پشتیوانی ایوین جماره ایک لو پزشک برزانه ایدار وی ولاد دیاسپورا بجدار لما و لهر 4 پارچه تری کردستان اما حقیقت ایک پیشانه داد اگر در فد برخصی بود تاکی کرد کمترینی لخلق کیتر شکر بخوا پروفسوری زور گوره حل کوتون زانای زور گوره حل کوتون که همه شانازیان پیوده کین و امیدوارین او کردانه ای تاراوگه سود لم در فتا ببینن هر وکو زورک لم برزانه سودیان لو در فتا ورگرتوه منالکانیان هاندن فیری خوندن بن فیری زانس بن اینجا لهر بواریک داوی دور بکونه لشتی نامو دور بکونه لوشتانه که بزرری خویان و ملتکه آن تواده بی لهمان کاتیج دا فریان کن که زمان و خاک و ملتیان لبیر نکن برزان من نام زور کاتیه و بگیرم والله همومان بینیمان پیش موایک کارساتی که گوره قریب بروب داله رجاوه بداخل ومن نشمه بشمه تفاصيلي ام وضع بو ويلهات وشون ويلهات بلام وكو عرب قتني دفع الله ما كان أعظم ترشي قوري من أوابو كاببي تشري كرد وعرب خوشتان دزوانا اگر بگرین او بو میجو هیچ کاتی کرد دست پیش خر نبوه بو شر و هیچ کاتی کش لهمو سرکردکانی شورشکانی کردستان همیشه رهنمایی او بوه که شری ایمه دجی زورداره نک دجی ملت من ترسی اوام ابو ببیت شری کرد و عرب که اما ابو با کارساتی که گوره دیسان بو ویلهات من نشمه او تفاصیل لحالتي ودا إنسان أبي دور لعاطفة بريار بده ودور لعاطفة هنگاوش بني اوی پیمان کرا کردمان و ایما سربرزین هر چون وقتی خوی که پیویز بو هلو مرج لبار بو
پێشمەرگەمان نارد چۆن لە کوبانێ شان بە شانی براکانیان شەڕی داعشیان کرد و کوبانیان ڕزگار کرد. هەڵومەرجی ئەم جارە جیاواز بوو. ئەم جارە پێویستی بەوە بوو کە ئاگرەکە بکوژێتەوە. سپاس بۆ خوا، سپاس بۆ هەموو لایەنەکانی کە هاوکار بوون. شەڕەکە نەکبووە گەورە نەبوو بە شەڕی کورد و عەرەب. شتی ناخۆش ڕووی داوە، بەڵام دەبوو یعنی دەکرا شتی زۆر خراپتر ڕوو بدات. ئێستاش ڕێککەوتنێک بووە بەینی برایانمان لە ڕۆژاوا و لەگەڵ حکوومەتی سووریا. ئێمە ومێدەوارین ئەو ڕێککەوتنە بەردەوام بی و ئەوەی پێمان کردمان بۆ ئەوەی شەڕەکە تەشەنە نەکات. لێرەدا من بە پێشتی ئەزانم سوپاسێکی بێپایانی هەموو تاکێکی کورد بکەم لە هەر چوار پارچە و لە دەرەوەش بۆ ئەو ڕێکریزیە و ئەو بیرە نەتەوەیە کە بە هیچ شتێک تەقدیر ناکرێت چەند بە قیمەت و چەند بە توانای بە هەمومانیدا. ئەمە گەورەترین سەرکەوتن بوو. لە لایەکی ترەوە سوپاسی خەڵکی کوردستانەکەم بۆ ئەو یارمەتیدانە، بۆ ئەو جۆش و خڕۆشەی کە بینیمان بە هەزارەها گەنج خۆبەخش بوون بۆ ئەوی بچن یارمەتی برایانان بدەن و سوپاسی هەموو ئەو دام و دەستگانە دەکەم کە بە چون بوو هاوکاری برایانیان و خزمەتیان پێشکەشکردن و بە تایبەتی لێرە دەمەوێت سوپاسێکی بێپایانی دەستگای خێرخوازی بارزانی بکەم و سوپاسی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانیش بکەم کە توانیان خزمەتێکی زۆر پێشکەش بکەن بە برایانی ڕۆژاوا. من ومێدەوارم ئەو یەکەتیەی کە بینیمان لەسەر ئاستی نەتەوەیی ئەمە ئیتر ببیتە ئەساسێک بوو هەموو بوو داهاتوو، بۆ هەموو ڕووداوێکی کە لەمە وداش ئەگەر ڕووبدە. ئێمە نابی بیر لە شەڕ بکەینەوە، بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە زۆردارانیش قبول ناکەین. ئێمە دوعاکەین، تەمەناکەین وەزعەکە بەرەو باشتر بچی، خوشک و برایانمان لە ڕۆژئاوایی تر گیانێکی ئاسوودە بەنەسەر و ئەوەی پێشمان بکرێت. ئێمە دریغی ناکەین لە یارمەتیدانیان بەنسبەت باکوور. تەبێ ساڵێکە یا بڵێن تۆزێک زیاتریش پرۆسەی ئاشتی دەستی پێ کردووە. ئێمە لە یەکەم ڕۆژەوە پشتیوانیمان لێ کردووە و پشتیوانی لێ دەکەین. ومێدەوارین بگاتە نەتیجەیە کە خێری هەموو لایەکی تێدا بی. منە ڕەوەندە ئەڵێم. بەنسبەت وەزعی ناوخۆی هەرێم و لەگەڵ بەغدا بەداخەوە هێشتا نە حکوومەتی یان دوای هەڵبژاردنی پارساڵ لە هەرێم حکوومەت تەشکیل بووە، نە لە بەغداش هێشتا حکوومەت تەشکیل بووە. گیر و گرفت زۆرن، یعنی ئێمە ڕازگۆ بین لەگەڵ ئێوە و لەگەڵ میلەتی خۆمان، بەڵام لە هەوڵداین بۆ ئەوەی ئەو گیر و گرفتانە نەمینن، چارەسەرێکی گونجاو بدۆزینەوە بوو ئەوەی پێش بوو بۆ هەرێم و بوو بەغداش ئەوەی پێمان بکری هاوکاری برادەرانمان دەکەین لە بەغدا بۆ ئەوەی زوو لەو قەیرانە دەرچین، هەم هەرێم و هەم بەغدا، بەڵام گرفت زۆر هەن. وەزعی مەنتیقەش بە ئەم وەزعێکی ئاڵوزە هەر وەکو خۆتان دەبینن. ئێمە تەمەناکەین شەڕ ڕوونەدا لە بینی هیچ لایەک، چونکە خراپترین شت شەڕە. ومێدەوارین ئەو گر و گرفتانەی هەن، ئەو ناکۆکیانەی کە هەن لە بینی ئەم دەوڵەتانە بە شێوەیەکی بە دیالۆگ بە ئاشتی چارەسەر بکرێن، چونکە شەڕ بە زەرەری هەموو خەڵکی ناوچەکەیە و بە زەرەری هەموو لایەکە. لە کوتاییدا من پیرۆزبایی ئەم کونگرەتان لێ دەکەم و دڵنیاتان دەکەمەوە کە بە هەموو توانایەک پشتیوانتانین، داوای سەرکەوتنتان بۆ دەکەم و ئەبی بزانین ئەگەر ئێمە ئێرادەمان هەبی و بڕوامان بە دۆزی میلەتەکەمان هەبی، هەمیشە دۆستمان هەیە.
اگر اراده من نبی و آماده نبین و بروامان بخومان نبی کس دوستی منیه اما زور چاک بزن لکوتایی دا سلاو دنیرم بوگیانی پاکی همو شهیدان و سلاو بو همو خوشک و برایانی کرد و کردستانی لهر کوی که هن داوای سرکوتن تان بوده کمو و انشالله کردستان هر لخوشی داوید